لێرە والەیان خۆش بریدان سەربەر بن مشترك اما راستە خەسائر هەبوو ڕاستە شەریک هەبوو ڕاستە بەڵام لە عینی کاتیش بەڕاستی سەرکەوتنەکە دووسێشتی سەلمان یەکێکیان ئەوەیە کە جارێککە متمانەی نێودەوڵەتی دنیا بە ڕۆژاوای کوردستان وەکو دەرێ ئەپدەیت کراوە یان دەمەزەرد کراوە بۆ دنیا دەرکەوتەوە کە ئەو ڕێککاتی خۆشی کە بڕیار کە ئەعلان کرا کۆتایی بە داعش هاتووە ئەمە حەقیقەتی زۆر نەبوو کۆتایی بە داعش هات وەکو دەسەڵات لەسەر ئەرز بەس وەکو ڕێکخراوێکی تیرۆریستی کە ئیشەکە کۆتایی پێ نەهاتووە